سیستەمی هاوچەرخی تەندروستی و سیاسی بەردەوام زەخت لەسەر ئەوە دەکاتەوە هەر کاتێ مرۆڤباری تەندروستیان تێبچوو یان ناساغ بوو دووچاری نەخۆشیەک بووە ئەوە پێویستە یەکسەر پەنا بباتە بەر بەکارهێنانی دەرمان و چارەسەری پزیشکی لەگەڵ گەشەی مرۆڤ گەڕان بە دوای چارەسەرکردنی ئێش و دەردەکان دەستی پێکردووە کە هەندێک جار خۆی لە نوشتە و خوڕافیات دۆزیوەتەوە و هەندێک جاریش بەکارهێنانی جیا و ڕووەکی سروشتی وەک دەوا بەکارهاتووە. لە ڕیپۆرتاژی ئەمجارەماندا بە دوواداچوون بۆ جۆرە دەرمانێک دەکەین کە بۆ چارەسەری لاوازی سێکسی لەلایەن بەشێک لە هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و جیهانیش بەکاردەهێنرێت. ئەم جۆرە دەرمانە جگەلەوەی بۆ چارەسەری کێشەیەکی تەندروستی بەکاردەهێنرێن بەڵام وەک کاڵایەکی بازرگانی بازار گەرم لە زۆر شوێنی جیاواز دەست دەکەوێت. تەنانەت ئەم بازار گەرمەیە ئەم جۆرە دەرمانانەی کە تایبەتن بە زیادکردنی توانای سێکسی وای کردووە بازرگانیکە دەشەنە بسێنێتە ناو پەڕی تۆڕە کۆمەڵایەتەکانیش. لەگەڵ سەرۆکی پۆلیسی دەرمانسازی لە شاری هەولێر قسە دەکەین دەبارەی ئەم بابەتەوە کە ئایا لاوازی توانای سێکسی نەخۆشیە یاخود پەیوەندی بە هۆکاری کۆمەڵایەتیەوە هەیە. لاوازی سێکسی نەخۆشیەکە وەک نەخۆشیەکی ترکە تووشی مرۆڤ دەبێت کەواتە پێویستە و لەو سەردەمەش کەوا زانستەکان بە شێوەی جۆرا و جۆر دەتوان بەدەستکەوێت کەواتە لە ڕێگای ئینتەرنێت دەتوانی بۆ خۆی زانیارێکی ئەوەلی وەرگری بەڵام پێویستە شەرمی تێدا نەبی و لای پسپۆر پزیشکی پسپۆر نەخۆشیەکەی شی بکاتەوە بۆی بگاتە ئەگەر نەخۆش کە دەیهەوێت چارەسەری گرفتەکەی بکات بەڵام بەو شێوەی کە بیشاریتەوە شەرم بکە یاخود بەکارهێنانی دەرمان بێ ئەوەی زانستی تەواوی لەسەر بێ دەبێتە هۆکار بۆ خراپبوونی بارەکەی زیاتر نەوەکو چارەسەری. بەداخەوە خەڵکەکی زۆر دەرمانی جیایی بەکاردێنی پێی وایە کەواتە کە دەرمانی جیایی کاریگەری لاوەکی خراپی نییە و لەسەر جەستەی تەسیری خراپ ڕوونادا بەڵکو کاریگەری لە دەرمانی کیمیاوی باشتر دەبی بەڵام بەو شێوەی نییە. بە دڵنیاییەوە بەکارهێنانی ئەو جۆرە دەرمانانە لەو جێگەیانەی کە ڕێگەیان پێ نەدراوە ئەو کارە بکەن ژیانی نەخۆش دەخەنە مەترسێکی زۆر زیاتر. بەدەیان خەڵک تووشی کارەساتی زۆر ناخۆش بوونە نەتیجەیەوەی کە لەو ڕێگەیانە دەرمانیان بەدەستێناوە بەڵام ئەگەر لە ڕێگای ئەو دەرمانانەی کە لە ڕێگای کواڵیتی کۆنتڕۆل و وەزارەتی تەندروستی و ئەو دەستگایانەی کەوا مەسئولن بەرپرسن لە ڕێگاپێدانی بەکارهێنانی دەرمان و ئەو جێگایانەی کەوا ڕێگەیان پێدرا و دەرمان بفرۆشن کە دکتۆری دەرمانسازی تێدایە نەخۆشخانەکان ئەو جێگایانی کە دیاریکراون لەو جێگایانە خەڵک یاخود بڵێم شارەزا و پسپۆر هەیە کە ڕێنمایی دەکا نەخۆش چۆنی بەکاردێنی ئەوە کاینت کە بەڕاستی زۆر بەداخەوە بە شێوەیەکی ڕاست احتیمالی زۆرە ڕێنمایی نەخۆش نەکەن و دەبێتە زەرەربەخش بۆ نەخۆشی و زۆر جار ڕوودا و کارەساتی ناخۆش ڕوودەدات لە نتیجەی بەکارهێنانی ئەو جۆرە دەرمانانە لەو جێگایان. یەکێک لەم شوێنەی کە زۆرترین بڕی ئەم جۆرە دەرمانە و زەبەخشانی تێدا بەدی دەکرێت بریتە لە فرۆشگای جیا دەرمانە جیاوازەکان. لێرە لە شاری هەولێر شان بەشانی لێژنەی کوالیتی کۆنتڕۆلی دەرمان و پشکنین و بە دووەداچوونی وەزارەتی تەندروستی و پۆلیسی شارەوانی بە شێوەیەکی مەیدانی ڕوودەکەینە چەند شوێنێکی تایبەت بە جیا دەرمان و بە دووەداچوون و پشکنین بۆ چەند دەرمانخانەیەک دەکەین. جنابەت چی تەواو کردێ؟ ئەحشاب ئەو بە چێ ئەو قانونێک ئەو شەهادەی دەداتن چییە ئەو مەعهەدە؟ ئەحشاب ئەوە دەکرێتەوە دەورە دەچی؟ دەورەی کوی دەکرێت دەورە ئەو شخصێک کە دەرس بەنگۆ دەدەن یان ئەوەی دەورەتان پێ دەکەن وەنیا؟ ئەو کەسە چی تەواو کردیە؟ بەخۆی چییە؟ معتەرەفە ئەوە؟ بەڵێ بەڵێ معتەرەفە. لە وەزارەتی تەندروستی شتێکی وان نییە معتەرەف بکرێت. ئەو دەزانین چی تێدایە؟ ئەوە حەبە. حەبە. بیکەینەوە ئەتیادی هەنا؟ با بیکەینەوە. ئەوە چی تێدایە؟ ئەوە سەنەمەکێ. ئەوە چی تێدایە؟ چ دەرمانێکی تێدایە؟ والله ئینگلیزی خوێندەواری ئینگلیزیم نیە بە ئینگلیزی لێسەری نووسرایە هەمووی.
باشە خوێندەواری ئینگلیزیت نییە و بە ئینگلیزی سەی نووسرا دەزای ئەوە لە چێ هاتیە لە چێ دروست دەکرێت سینیە بەڵێ مادەی علمی چی تێدایەوە هیچی لەوی نازانم ئەدی کو دەفرۆشی معاملە پێ دێ بەشی ئەوەی کابرا گوتی هیچ ئەوەکم نو نهاتێ تا بیفرۆشم یان نەیفرۆشم ستاتانی برین لەو دەرمان حساب دەکرێن دەرمان حساب ناکرێوانە و بە دەرمان دەدێ خەڵکە تۆنیە بەڵێ باشە بە دەرمان دەدێ خەڵک و لێشی نازان کو دێ خەڵک ئەوە دەدێت شخصێک ئێستا تو لێرە دەیفرۆشی ئەو هاوڵاتێک کە دێ ئەوەی دەدێ لەسەر چه ئەساسێک دێ حەبی جنسیەوە حەبی جنسی بەڵێ. لەسەر چه ئەساسێک دێ کابرا پرسیار دەکەت عەبی جنسی عەبی جنسی دەدەن ئەو هادەی دێ بەبێ هیچ بەڵێ. شتێک ئەی باشە حەبی جنسی دەبی هەموو هەر کەسێک لاوازی سێکسی هەبی دەبی دکتۆر جورعی لە بۆ بنووسی لە بزانین چ نەخۆشیێکی چی هەیە ئەوش ئەوها نادرێتە خەڵک و ئەسڵەن ئەوە لە وڵاتێک دروست دەکرێت هیچ شهادەکی نییە ئەو هەموو بەقا چاق دەکەێنە ئەتو شتەشکە عەز دەکەم شتەشکە بپرسێت تا جواب بدەمەوە لە عەبە جنسیەکان زۆر معلوماتم بەقوت نییە ئەو حەبانە هەمووی بە شێوەیەکی قاچاق دێتە کوردستان حەبانەش مەزدەری دیارنە بەخۆشیان دەزانێت کاوەی باسییان کرد دەڵێن سینیە ئەوانە زەرری زۆری هەیە چکە ئەو دەرمانانە هەمووی هێوی میتەڵی تێدایە هێوی میتەڵ کانزای قورسە ئێستا لە هەموو دنیا گەورەترین و خراپترین سەبەب لە بۆ سەرەتان هێوی میتەڵە بەکارهێنانی ئەو دەرمانانە بەبێ پزیشک بەبێ استشارەی پزیشکیان دەرمانساز خەتەرە لە بۆ هەموو هەر هاوڵاتێک بەکاربینی خەتەرە مەترسیە پزیشک ئایا ڕێنمایی دەدا ئەو جۆرە دەرمانانە بەکار ئەو جۆرە دەرمانانە کە لە سین هاتی و پشکنینی کوات کۆنتڕۆل بۆ نەکرا بە هیچ جۆرێک هاوڵاتی نابی بەکاربینی هەمووی بینەدرێت چ تێ ئەوراق خۆدانێ دوای ڕازانە هەمووی ئەو دەرمانانە کە قاچاغا وستیکەری کواتی کۆنتڕۆلی پەیوەنیە دەستی بە سەداجیەکەم شێت بەس ئێرە شوێنی دەرمان فرۆشتن نیە جار ئێمە داخستنیتی لەبەرەوەی گیا دەرمان ئەوەی کەم تعاعرفە نابی دەرمان بفرۆشت و نابی ئەو شتانە بفرۆشتە داخل ئەو شتانە کە بەس لە وڵاتیمەوەی لە هاتی نەخۆش سەری لێ بشێوێ کە وڵاتی نەخۆش دەکەوێت نازانین بستە لای مەلا لای سەید یان گیا دەرمان یان ئەو جیانە هەمووشی غێر قانونی و هەمووشی نازانستی زانستی نییە بریارێرە داخستن لە هەمان جێگا کە کۆمەڵێک شوێنی جیادەرمانی لێیە لێژنەکە بە دۆداچوونیشی وردەکات لێرەش وەک هەندێک جێگەی تر جیا دەرمان دەفرۆشێت لەسەر ئاساسەی ئەوەی دەدەنە نەخۆشی ئەتو ئەوە دەدێ نەخۆش لەسەر چ قسە کە ئەو باسی دەکاتن ئەتو دێدێ چ مزعفاتەکە هەیە والله من نالم تو من ناتوانم ساوانە هەمیان ئەوی بفرۆشیتم هەبیتە مووی بفرۆشم ئەوەی معلومات نێبی نایدەمە تا بەخۆی دێتەوە ئەگەر مضاعفاتیشی نەبی استفادەکەی چی پێ دەڵێ کولۆ شەرح دەکەی کولیش دەکات حەقێکی نەخۆش بزانی ئەو مثلا لەوانی لەوەی نازانم ئێستا نابی لێرە لێمادا لا ئەم پێ دەڵێم ئەو چکەناری و خوبێتەوە حتا تازە قشتە توی ئەو لێرە بوو بەسم زیاد پشکەی خاوێنکردنەوە شەکانی وە دەکەمەوە دیدی ئەو خۆی ئیدی ئەو بەخۆی دەزانی مەسەرەن چی دەکات کوی دەفرۆشی لە چێ بینی زۆربەی ئێرانی باشە تو دەڵێ دەیخینمەوە ئەو دەدەی دەمە خەڵک وانیا باشەوە بەسنی لەسەر نووسرا کو دەیخینەوە ئەزم نەرمەتم دەستکاری ئەوانە ناکەمەوەی معلوماتم لێ بەڕاستی زۆربەی زۆری بە قاچاق هاتنە بە کوالیتی کۆنتڕۆڵ ئەوانە تا تێ ناپەڕن ئەو مشکلانەی هەیە مەسەڵەن ئێستا ئەوی لێرە ئیش دەکاتن هیچی لەسەر نازانیتن ئەوانە هەموو زەرەر بە نەخۆش دەگەێنیتن لە حالەتێک بڕیاری لێژنەکە داخستنی ئەم شوێنێ وێڕای دەست بەسەر داگرتنی دەرمانە نافەرمیەکە بەرەو شوێنێکی دیکە دەڕۆین ئەوەی لێرەدا تێبینی دەکرێت بریتە لە هەبوونی بڕێکی زۆر دەرمانی جیاواز بەڵام خاوەنی شوێنەکە زانیاریی ئەوتۆی لەسەر سروشت و ڕەسەنی دەرمانەکان نییە ئێستاگەی کە کاتی تو
داوای لێ کردێ بمدێ ئەتکو لە بۆ شاخ دەکەی کو ئیشی دەکات شراکردن هەیە ئەستەرە و باڵۆنی بکرابی زەختی بەرزگی ئیشی کووە کویان تەسی لەسەر چ دەکات توبیان تەنها لیڤلی ئارەزووی جنس بەرز دەکاتەوە ئەینی نارێت تەسێسە چ هۆرمۆنێکی دەکات ئەوە دیای دەرمانە کیمیاییە شتێکی ڕێژەی نەباتیەوە باژە نەباتی تێدا تۆ دەزانیت چی تێدایە؟ دەزانیت چی تێدایە؟ خۆی عاتن کاڤیایی تێدایە بەپێی معلوماتەوە ئەس دەکەی پێم خۆش دەگەم ئەوان دەستە لیژنەی لە کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان باشە هەندێکی بەتمانەی نووسراش ئەمە شتەی ناگەین چ نووسرا ئەمگۆ کو دەزانێت چ نووسرا کو شەڕح دەکەن لەبڵ بە چ ڕێک دێتە کوردستان؟ چ نووسرا لێرانە ئەوە ئەس پێم وابی لە کەرکووک لە کەرکووک پێم وابی لە کەرکووک دەرمانی کەرکووک زۆربەی قاچاقە بە بەغدایەدا دێ لە بەغدایە لە بۆ کەرکووک دێ زیاتر چێن ئەوانەی سەردانتان دەکەن مەسەلا کار دەیانەوێت ئەو جۆرە دەرمانانە بکران عوام هەموو خەڵک زیاتر چینیاکە مەسەلا دەمانەوێت وەکو کەسێک شارەزای بڵیش لە هەژدەی هەتا 30 ساڵی هەتا 50 و 60ش هەمووی دێن کاک دکتۆر ئەو جۆرە دەرمانانەی کە توانای سێکسی زیاد دەکات وەکو ڕێنمایی علمیەکەی چی تەمەنێک بەکاری دێنی ئەوە هەموو زۆربەی تەمەن بەکارێتین دێن ئەوە لەسەر لاوازی سێکسی لەوانەیە نەفسیەتی ئەو ئینسانە ئەو هاوڵاتی تەواو نەبیتن یان هەر کێشێک تەسی لە لاوازی سێکسی دەکات ئەوە شتێکە ئەلمیە فول ئەلمیە دەبێت ئەوە دکتۆر لە بۆی بنووسیتن جۆرەها دەرمانی دیکە هەیە بواری پزیشکی بەکاردێ بەڵێ تاکو بە کواتی کۆنتترۆلدا تێپەڕ نەبێ پشڕاستی ڕاچێتەکەی ناکاتوت ئەتوو بەچ بەڵگەت پشڕاستی ڕاچێتەکەت دەکەی ئەدەسوانمە لە کۆنتترۆل کوالەتاتیان ئەوە ناو بازارە مەکو مشتێک دەکڕم ئەوانەیە کە سێکسی زیاد دەکەن سێکشوال ئینهانسمنت دراگەکان ئەوانەی لە بۆ قەڵەوی لە بۆ زائیفی بەکاردێن متئەکید بە 100% مادەی دەرمانی تێدان یعنی ڕۆکی تێدانە هەمووی موادی کیمیاویە ئەو جیانی حتا لە سەیدەڵەکانیش زۆر یعنی بە حەزر دەدەینە نەخۆشی چکە دەزانیت زیانی لاوەکی زۆرە لەسەر تەندروستی خۆی ئەوانە ینی تەنها پزیشکی پسپۆرت دەتوانانی لە بۆ نەخۆشی بنووسی ما باقی ئەوەی دی لە دوکانەکان یان لێرە لەو شوێنانە نابێ بفرۆشێت چکە زیانی لاوەکی زۆرە یعنی یەک لەوانی تەسی لەسەر دڵی بکات دڵی ڕاوەستیتن ئەگە بەڕێژێکێک جار زۆر بخوات بێت گەرش دەتەماتی ژەهراوی سەرەتان یعنی وا دەکە لیڤینگ سێڵ یعنی سێڵەکان زیاتر لە حەدی خۆیان گەشەی بکە دەبتە کانسەر لە بۆ نەخۆشیەکەی تووشی شێرپەنجەی دەکات لێژنەکە بە دۆداچوونێکی وردەکەن لێرەش وەک هەندێک جێگەی تر جیا دەرمان دەفرۆشرێت باشەوە شتەکی ڕاستە جەنابێت کە معلوماتی لەسەر نەبی هەر کەسێک بێ دەرمانی بدەیە معلومات دەرمانەکانی ئمە ئێستاکەوانە دیارە شتەکان لە بۆ چێ و بە چ پێوەرەی دەفرۆشی بەڵام حەبی ئەوە جنسیانە احتیاجی هەموویان دەفرۆشن زۆرە هەمتان لە چی دەینن لە چەند دەرپیدا دەکەن وەسڵتەیە نەوەڵە لە چێ دەکەن بەخۆی نەرم ساحێبی ئەوەی لێرە نیە ئێستا ساحێبی سەرەکی مامۆستا مەلا ئەمە لێرانە ئیژەکەی تۆ شتانە بەکاردێنی ئەگەر پێویستت پێ بکرد ئینشاڵڵا پێویستمان پێ ناوێت ئەگەر پێویست پێ بەکاردێنی والله زەحمەت باشە ئەگەر زەحمەت ئەتوو بۆ شتێک لە بۆ خۆت بەکارێنین دەیدێ خەڵک حسب طلبیاتە کابرا دێت طلبیاتە هەمووی ڕسمی پێ لە فەیسبوکی براکرایەوە لەوەی براکرایەوە دێ کاکەم لەو شتم دێ ئەمە زیاتر ئەو شتانە لە پێشوشتی وەردەگرێ هەمووی پێیجە گەر ئەوە هات ئەوی لەک نەتوبرد شتێکی لێ هات ئەتو بەر پرسیار نابی خۆت بەتاوان بەردانانی بەرپرسیار دەبی بەس کابرا دێ لە طلبیاتی خۆی دەبە قەترێ دۆمبەڵانی بۆ چی بەکاردێت؟ قەترێ دۆمبەڵانی لە بۆ چای بەکاردێت باشە ئەوە هیچ شتێکی ئەلمی چی هەیە قەترێ دۆمبەڵانی چۆن دروست کرایە چۆن تاقیم کرایە و چاوی ئینسانە ئەگەر بەغەڵەتی بەکاربین کۆرەی دەکەیت چۆنێتی وەرگرتنی وەد لۆ پێ بلێ مشی بکەمەوە باشە ئەتو دۆمبەڵانی کو دروست دەکەیت لەسەر ڕۆژی دادنێ بە قەترا بە سرنجەی خاوێن لێ وەردەگری ناوەی بەس دەبی شوێنەکەی سارد لەوەی تێک نەچی وازحە هەروەندە ئەو قەترێ دۆمبەڵانی لە بۆ چی بەکاردێت یعنی ئەو قەترێ لە بۆ چاو حساسی ئەمە دەدەین باشە ئەوە چ گەرنتێک هەیە کە ئەو قەترا بە خاوێنی
دروست کرایە و پاڵێ وڕایە و ستێرەلایەتی لە بۆ کرایە قەترێت چاو هەبە شت نابێ هەبە دائما تەمە تەجروبە دەکەین و زەدە دەینێ خەڵکی بەڕاستی تەجروبە لەسەر خۆت دەکەی ئەلە لە خۆمان دەکەین بینێ لە چای خۆی دەکەم ئەتوو هاگومانت لێ هەیە ئەگەر ئەتوو چاوی خۆت لا شیرین نیە چاوی خەڵکت لا شیرین بێت کاکە واللهی ئەمە زۆر بە یەقینەوە ئیشەکەی دەکەین دڵنیا بە زۆر سۆزانەتر ئیشیشمان کردێ خۆی استفادە لێ ناکەی لۆ دەیفرۆشی خەڵک لا کە تەسیری لە من ناکە هیچ تەسیر نەک تەسیری باش و خراپ تەسیری خراپ لە من ناکە تەسیری چ لە تۆ دەکات تەسیری لە من ناکە وەکو مقابلات بەکاردێتن وەکو مقابلات بەکاردێت لە قاعدەی فرۆشن ڕعی ئەو کەمال ئەسام و ریاضەکان دەیفرۆشن ناکرێ نەخۆش ناکرێ هاوڵاتی ئەوەندە تەندروستی بێنرخ بیتن ئەو دەرمانانێ بکرێتێ ئەمە وەکو کواجی کۆنتڕۆڵ وەکو پشکنی بەدەدا چۆن مەسئولی لەو شتانە پشکنی خۆمان دەکەین لەو شوێنانە کە ئەو دەرمانە قاچاغ و تەزویر و ئەو شتانەی تێدا کە علمیەن نابێن بۆ بفرۆشین لۆیە دەبی ئێستا تۆ ئیشکۆت هەموو ئەوراقی شخص خۆت بینە دەرێت ئێرەدا دەخرێتن کە ئەوراقانە دەبی کە لە چێت کڕێت ئەوەی لەم شوێنە بەدی دەکرێت ئەوەیە کە ئێرە هەم جیا دەرمانی لێیە و هەم چارەسەری سروشتی بۆ نەخۆش ئەنجام دەدرێت پرسیارەوەیە کە ئاخۆ شوێنێکی ئاوا لەم بازاڕە دەشێت بۆ چارەسەرکردنی نەخۆش لە هەموو شوێنێک عیلاج طبیعی بەس عیلاج طبیعی بەو شێوە نییە یعنی ئەوەی کە ئەوەی کە لێرە دەکرێت هیچی قانونی نییە و هیچی زمانە هیچ شتێکی زانستی تێدا لێنا ئەو سەرلانزەی کوی پاتری دانێ زای پاتری یۆرانیومی تێدا کودا دەنێ لەگە موادانە پاتری کو دەوێت تخلي ويا المواد انت مخلي بالثلاجه ويا الباتري شلون يصير الباتري ويا پاتری حتى نابی بخێنەوەتەنەکە زوولێش ئەوەی لێرەدا دەبینرێت بریتە لە برێک دەرمان کە ئەم کەسە خۆی ئامادەی دەکات و بە وتەی خۆی لەسەر ڕێژەی خواستی هاوڵاتیان ڕۆژانە ئامادەیان دەکات ئەمەش لەسەر پێچی و قەدەغە کرا و لەلایەن لێژنەکە هەژمار دەکرێت و هەر بۆیە شوێنەکە دادەخرێت لە دوای پشکنین و بە دوواداچوون بۆ بەشێکی زۆری ئەو شوێنانەی جیادەرمانی لێ دەفرۆشتێت لێژنەکە بەرەو چەند دەرمانخانە و نۆڕنگەیەکی پزیشکی هەنگاو دەنێن لە نۆڕنگەی کارمەندێکی تەندروستیدا لەگەڵ ئەوەی ڕێژەی ئەم دەرمانانی هەیەی لە سەروی ئەم هەژدە بابەتەن کە وەزارەتی تەندروستی بۆیان داناوە ناڕێکی و بوونی دەرمانی قەدەغەکرا و ڕێگە پێنەدراویش بوونیان هەیە ئەو دەرمانانە هەموو سێکچوەڵ ئینهەنسمنتن بێجگەلەوەی ئەو کە ریلیفت هەیە ترامادۆلت هەیە بەڵێ جەنابەت نۆرنگەی معاونتون بێت بەڵێ برێگەرە دەبی ترامادۆل و فرۆشی ئەفوو واز لەو مۆزوعی بینە ئەمە مۆزوعی مە ئەوڕۆ لەسەر ئەوانەیە بەڵێ کاکە ئەوانە دەدەیەکی ئەوانە بەدەمە چیە وەڵاهی سێرەکەی خۆی هەیە داوای کە دکتۆر من بۆم نییە سەرفیکەم بەڕاستی یعنی بۆم نییە سێرەکەی کەسەیە سێرەکەی دێت ئەڵێ ئیلا ئەوە موێ تێگەی لە برای خۆت یعنی من ئەمە ساڵێک نییە درۆنەوێ 15 ساڵەمی شاکەم بەڕاستی چەند دەریلاقت چۆکە دێشێ هەروە دکتۆری دکتۆرێکی باش اختصاص چکە دکتۆری ئەگەر توی بستە بچێ لای طبیبەکی چاو دکتۆرێکی چاو ناتانێ عیلاجی چۆکت بکات لەبەرەوەی اختصاصی بین اختصاصی دەی بچێ لای دکتۆرێک ئەو اختصاصە ئێستا ئەوراق و ئەشیای خۆت دەربینە ئەوراقم لێرە نییە بۆ درۆ لەگەڵا بکەم من ئەوراق چیم هەیە هەمووی بەڕاستی بم ماڵەوە بینێ دێ وەستی ئەوانە لە چین کۆگایەک هەیە دێنێکنمان
ئەو جەمە ئیزراعاتی دەکەین هەم لەگەڵ تو هەم لەگەڵ کۆگایەکان باشە ئێرەش چی ئەوراقمە هەموویتان بۆ ئێرم بەڵێ دەبی ئێرە قەپات ئەبێ قەپات کرێ لە کاتی بەدواداچوونمان بۆ ئەم دەرمانخانەیە ڕاستەوخۆ یەکێک لە ئەندامانی لێژنەکە دەستی بەسەر دەرمانیشی سەختە داگرت لە کاتی فرۆشتن بە هاوڵاتیە. خدا پاداشتان بداتەوە دەست خۆشیتان لێ دەکەم لە ڕاستیدا ئێوە کارێکی باش ئەنجام دەدەن. بڕیاری ئێمە ئێرە دەرمانخانەیە بەداخەوە نابێت دەرمانخانە وابێ دەرمانی قاچاغی لێبیان دەرمانی تەزویری لێبێتن ئەوش لە شوێنەکەم کڕیە بەڵام ئێستا ئەوراقەکان پێدابین ناکرێتن لەو حالی حاضر کە بینکن لە شوێن دەری کڕێ بۆ ئێمە دای دەخەین تاوکە ئەوراقەکان لێنێ لێژنەکە بە دوواداچوونەکانیان درێژە پێدەدەن ئێرە دەرمانخانەیەکی فەرمیە و پشکنینەکان دەست پێ دەکات. لێژنەکە دەستیان گر بەسەر بڕێک دەرمانی ڕێگە پێی نەدراوە بۆ وەرگرتنی زانیاری سەبارەت بە شوێن و سەرچاوی ئەم دەرمانان داوای پسوولەی کڕینی دەرمانەکەیان کرد. دەکرێت دەرمانێک بفرۆشین لە سەیدەلێ ئەو دەرمانە هیچ ستیکەری کوایەتی کۆنتڕۆلی پێوە نیە و نازانیت چە دەبی؟ دوایەوەی لێژنەکە پسوولەی شوێنی کڕینی دەرمانە ڕێگە پێنەدراوەکانی وەرگرت بەرەو ئەم کۆگایە دەڕۆین کە ئەم جۆرە دەرمانی فرۆشتووە. ئێرە داخرێت ئەو جارە دەدرێ مەحکەمەی لەبەر ئەوەی هیچ پابەندی ڕێنماییەکان نەبووی پێشتر دەرمانی قاچاغت هەبووە تەعهودتدایە و ئێستاش تەعهودتدا ئێستا ئەو جارە دەدرێ مەحکەمەی ئەو دەرمانەش قاچاغە ئەو دەرمانەش خوا دەزان چ دەرەوە ڕێنمایەک نییە برێ ئەوەی بکەن ئەوەی مەکەن دوسێ جار تکلیف مالیانە کردیا کاکە قایمەکمان بدەنێت چ لە بۆمە مەسموحە بکەین چ مەسموح نییە دەرێەوە ئیشی منە ئەوەیە مەوزوعەکە بۆ دەکەن کە پێشتر ئێوە داخرانە لەسەر نفسی کەیس لەسەر پێ نفسی کەیس نەبووە لەسەر کەیسیت کە بۆ پێمان گوتن کاکە ئەو شتێک کە لەو با بۆمە مەسموح نییە پێمان برێن با نەیکەین هەموو ڕێنمایەک مەوجودە لە قسمی ڕێگەپێدانی کوالتی کۆنتڕۆل هەموو ڕێنمایەکان بۆ ئەو دەرمانانەیان بۆ ئەو مۆوادانێک کە ئەوان بەکاری دێن و دەیفرۆشن مامەڵی پێ دەکەن ڕێنمایی مەوجودە و زۆر بەشی بەڕێ ڕێگەپێدانی زۆر بە هەر زۆی بە ڕێگەپێدانی کوالتی کۆنتڕۆل هاتێ لەوانەیە بەخۆشی مراجعی کوالتی کۆنتڕۆل دەکا شتە وەنی ئەوەی لەم بەدواداچوونە ڕوون دەبێتەوە ئەوەیە کە لە بوونی ڕێژیەکی زۆری ئەم دەرمانانەی کە لە ڕێگەی قاچاق و نافەرمیەوە هاوردەی کوردستان کراون و بە مەبەستی زیادکردنی توانای سێکسی لەلایەن خەڵکەوە بەکاردەهێنرێت دەمانەوێت لە ڕوانگەشی کاریەکەیەوە زانیاری لەسەر ئەم جۆرە دەرمانانە وەربگرین هەر بۆیە بەرەو کوالیتی کۆنتڕۆلی دەرمان بەڕێ دەکەوین. ئەو دەرمانانی کە لە بۆ توانای سێکسی بەکاردێتن بە جێرەی ئامارەکان کە ئەنجام درراوە لەسەر بوونی کێشەی بێهێزی یاخود لاوازی سێکسی لە پیاواندا 120 ینی لە هەر پیاوێک لە هەر پێنج پیاوێک یەک لە پیاوەکان ئەو کێشە هەیە کە ئەو کێشە دروست بوو لە بۆ حاڵەتانش چارەسەر هەیە. چارەسەرەکان دەبتە دوو پێکهاتەی سەرەکی ئەوانی کەوا دەرمانن یاخود ئەوانی کەوا تەواوکەری خۆراچین یاخود دەرمانی جیاین ئەوانەی کەوا دەرمانن لەلایەن دوو خەڵکەوە بەکاردێتن ئەوەی کە پێویستیان هەیە ئەو نەخۆشیە لاوازی سێکسی وەکو نەخۆشی تیاندا بە دیارکەوتیە ئەو حاڵەتانە تەبیعیە دکتۆری تایبەتمەند یاخود پسپۆر لە بۆ نەخۆشەکە دەنووسیتن کە لە بۆ ماوەی
چی دیاریکرا و چەند ڕۆژدارێک یەکدانە بەکاربێنێتن پاش وەرگرتنی مێژووی نەخۆشیەکە لەو نەخۆشە یاخود هستریەکەی. هەمان دەرمان لەلایەن خەڵکێک بەکاردێتن کە پێویستیان پێی نییە. کاریگەریە لاوەچەکان وەکو دابەزینی پەستانی خوێنی لە ناکاو کە ئەویان زۆر بەڕاستی ینی شتی تری بە دووادا دێتن لە دروستکردنی جەڵتەی دڵ، لە کەوتن لە خۆچوون، لە بورانەوەی لە ناکاو، لە دەست لەرزین، لە دڵتێک لێ هەڵ هاتن، لەبۆ سەلماندنی ئەو ڕاستەیەکەوە هەمان ئەو دەرمانانی کە بە دەرمانی جیایی ڕێکلامی لە بۆ دەکرێتن یاخود وەکو تاوکەری خۆراکی ڕێکلامی لێ دەکرێتن نمونەمان وەرگرتیان. ئەو نمونانە هاتوین مقارنەمان کردیە بە پێکاتەی کیمیایی، دەرچووە هەمان ئەو پێکاتە کیمیاییانەیە یاخود هەمان ئەو دەرمانانەیە کە لای خەڵک ناسراوە کە زۆر جاروێ بەکارهێنانیان قەدەغەیە لە هەندێک نەخۆش. دەمانەوێت لە ڕوانگەی یاساوەش زانیاری سەبارەت بەم شوێنانە وەرگرین کە هەر سەرپێچیەکیان زیان بە سەلامەتی هاوڵاتیان دەگەێنێت. ئەمە پێمان باشە هەموو ئەو کێشانەی کەەوە زانرا کەەوە دەرمانی تەزویر دەفرۆشێت، دەرمانی قاچەق دەفرۆشێتن، پێویستە ئەو دەرمانانە هەموو دەست بەسەردا بگیرێ بە مەحزەرێک بەڕێی داواکاری گشتی پێویستە ڕەوانەی دادگای لێکۆڵینەوەی بکرێتن. لە دادگاش مسادرە دەکرێت و ئەو کەسەیەکەوە تیزارەت بەو دەرمانە قاچاق و تەزویرانە دەکرێتن سزای خۆی وەردەگرێتن. بەداخەوە تاکو ئێستا هیچ ڕێنماییەک یان یاسایەک نییە بۆ ڕێکخستنی فرۆشتنی یان تەعاملکردن بە جیا دەرمانی لە هەرێمی کوردستان. زانستی پزیشکی سەردەم بەردەوام زخە دەسەر ئەوە دەکاتەوە کە تەنیا دکتۆری پسپۆر دەتوانێت دەرمان بۆ نەخۆش بنووسێت و نەخۆشیش تەنیا دەبێت لە دەرمانخانە ڕێپێدراوەکان دەرمان وەربگرێت و جگە لەمە ڕەنگە گیانی نەخۆش بکەوێتە بەرمەترسیەوە.